لا دەستپێکی یاریەکانی هەفتەی حوتەمی خولی ئەستێرەکانی عێراق نەورۆز لەسەر یاریگا نێودەوڵەتیەکەی میوانداری گەرمەی کرد لەگەڵەوەی لە نیوە یەکەم هەردووتی بە ئاستێکی لێکۆ نزیک دەرکەوتن و دەرفەتی زۆری گۆڵیان هەبوو بەڵام پێی نەگەیشتن. لا نیوەی دووەم و لا خولەکی 52 پێچەوانەی پێشبینیەکان جۆن ئۆکۆلی نێجیری بربەستی یەکسانی شکاند و گەرمەی لە یاریەکە با گۆڵ یەکەم پێشخست. کوڕانی شاری سلێمانی هەوڵەکانیان بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە خستە گەڕ. لا خولەکی 71 بە ئەسیستی محەممەد دلاوەر مەڕوان حوسێن ئەنجامەکەی بۆ نەورۆز یەکسان کردەوە. گەرما پێداگر بوو لەسەر بەدەستێنانی سەرکەوتن و جارێکی دیکە پێشکەوتنەوە لە یاریەکە. لا خولەکی 76 محەممەد مزهر توانی گۆڵی دومیش بۆ گەرمەی میوان تۆمار بکات. لە کاتێکدا نەورۆز بە دوای گۆڵی یەکسانی و وێڵ بوو. لا خولەکی 91 و لا هێرشێکی هەڵگەڕاوە جۆن ئۆکۆلی نێجیری توانی گۆڵی دومی خۆی و سێم یانەکەی تۆمارکات و سەرکەوتن بۆ گەرمەم سۆگەر بکات. یاریەکەش هەر بەم ئەنجامە و بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک کۆتایی هات. بەم شێوەیە گەرمە بە کاتی و با کۆکردنەوەی 13 خاڵ خانەی دووەمی ڕیزبەندی خولەکەی گرت. نەورۆزیش بە 8 خاڵەکەی لە خانەی 13 ڕیزبەندی دەبیندرێت. لا هەفتەی هەشتەم و لە یاریەکی بەهێز نەورۆز دەبێت تا میوانی قووەت جەویە. گەرمەش لە ڕوبەڕووبوونەوەیەکی قوڕس میوانداری زەوڕا دەکات بەڵام تاوەکو ئێستا کاتی یاریەکان دیاری نەکراوە و دەکەوێت تا دوای پشوەکانی فیفا. حوسێن محەممەد کەناڵی پێام.